تەوەریەکەمی گفتوگۆکانمان دەست پێ دەکەین دیارە چەند ڕۆژی ڕابردوو با بڵین ڕێژەی هەژاری یاخود هێڵی هەژاری لە پارێزگاکانی عێراقدا بڵاو کرایەوە. دەپرسین بڵاوکردنەوەی ئەم ئامارانە چیمان پێ دەڵێن؟ ئاخۆم ئامارانە تا چەند ئامارێکی ڕاست و دروستن. لایەنی سیاسی و بارودۆخە سیاسەکەی عێراق بە شێوەیەکی گشتی نەبووتە هۆکار بۆ ئەوەی کام ئامارانە بە شێوەیەکی دروست لە هێڵی هەژاری دەستلایانی پەیوەندیدار نەکەوێت و یاخود ئامارەکان بە شێوەیەکی دروست بڵاو نەکرابێتەوە و لە هەرێمی کوردستان بە دیاریکراوی بە پێ و ئامارانەی کە بڵاو کراوەتەوە هەرێمی کوردستان لە سلێمانی کەمترین هێڵی هەژاری تێدایە. تایبەت بەم بابەتانە گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر کامران ئەحمەد مامۆستای زانکۆ کە ئێستا ڕاستەوخۆ لە ستودیۆی بەیانی کورسات نیوزمیانە. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بە خێراتی. زۆر سپاس بۆ ئێوەش گەلێک مەمنون. سپاس. دکتۆر سەرەتا پێشەوەی باس لە بڵاوبوونەوەی ئەم ئامارانە بکەین دەپرسین پێوەرەکانی هێڵی هەژاری لە عێراقدا چۆن دیاری دەکرێت؟ ئایا بەپێی ئەو ستانداردە جیهانانەیە یاخود دیاریکردنی هێڵی هەژاری لە عێراق چ پێوەرێکی هەیە؟ بە شێوەیەکی گشتی هەژاری بە دوو جۆر دەپێورێت. جۆرێکیان پێ دەوترێت ڕێژەی نەگۆڕ، جۆرێکیشیان پێ دەوترێت ڕێژەیەکی ناجێگیر. تەمان هەر وڵاتێک لە ڕاستیدا بارودۆخێکی ئابووری کۆمەڵایەتی جیاوازی هەیە لە وڵاتێکی تر. لەوانەیە ئەو ڕێژەی ئەو بڕە دۆلارەی کە دانراوە بە ستاندەر لە لایەن نەتەوەی گرتوەکانەوە کە $3 لە ڕۆژێکدا بۆ هەک تاکە کەسێک، ئەمە پێی دەوترێت ڕێژەی نەگۆڕ سابتە. بەڵام ئایا لەوانەیە لە ئەمریکا کەسێک بە $3 ڕۆژانەی دەستکەوێ کەسێک وایە کە لە هندستان لە ڕۆژێکا $3 دەستکەوێ کەواتە ڕێژەکە نەگۆڕە بە پێی ئاستی ژیان و گوزەران و ئەو بارودۆخە ئابوووریە کۆمەڵایەتی ئەو وڵاتی پێدا دێتەپەڕێ پێویست دەکات ئەو ڕێژش گۆڕانکاری تێدا بکرێت. بەڵام بە شێوەیەکی گشتی ئیمڕۆ لە جیهاندا ئەوانی کە چەند ڕێگەیەکی تریشەیە بۆ پێوانی ئاستی هەژاری کە ئێستا شوێنی ئەوە نیە و من دەست وانەیەکمێ لە قۆناغی چواری کۆلێجی خۆمانە ئێڵێمەوە یەکێ لە پێ دەوترێت گرفتە ئابوووریەکان. یەکێ لەو گرفتانی کە بە خوێندکارەکانی خۆم وتووە گرفتی هەژاری بووە کە تایدا من ئەو لەو محاضرانی کە ئامادەم کردووە بە هاوکێشەی بیرکاری ماتماتیکی ئەو لەسەر چاوەوە تەبعاً منی جۆرم گرتووە شێوازەکانی پێوانی هەژاری 2 لە 4 هاوکێشەی سربەخۆدا کۆ کردوێتەوە و تەبعاًەوە لێرە شوێنی نەدوای من لە هۆڵی محاضرەی خۆم بە خوێندکارەکان ئەوترێ. لێرەیە کەواتە گرنگەوەیە تۆ ئەگەر هاتیتە سەر ئەوەی قسە بکەی لەسەر $3 دەبێ هەر هاوڵاتیەک لە بۆ نمونەگەبین باز لە عێراق بکەین چونکە باسی بابەتەکە پابندە بەو ئاماری کە لە عێراق بڵاوکراوەتەوە. یعنی ئەگەر کەسێک ڕۆژانە $3 دەستکەوت یعنی خێزانێک 5 کەسە ئەگەر ئەو خێزانە لە ڕۆژەکەدا توانیان $15 داهاتیان هەبێت لە ڕۆژێکدا ئەو خێزانە بە هەژار دەوڵەمەند نییە. بەڵام ئەوەندەشێ لێرە هەژاری مەبەستی چیە؟ هەژاری بریتێ لە بارودۆخێکی ئابووری تایدا کە مرۆڤەکان ناتوانن خۆراکی تەواو دەرمان نیشتەجێبوون خزمەتگوزاری خوێندن تەندروستی ئەمانەیان بەشپێی ئەوەی کە بۆ مرۆڤێکی ئاسایی و لایق بە ئینسانێک دەستیان ناکەوێت. ئەمە ئەوانێک کە تۆ ئەوانە دەست نەکەوت ئەوە دەکەویتە ژێر هێڵی هەژاریەوە. باشە لێرەدا کەواتە ئەوانە لێرە ئەم $3 بۆ ئەوە دانراوە بە حساب ئەوەی کە ئەوەی $3 دەست بکەوێ ئەوە وەک خودی خۆی کە بەکاری دێنێت بۆ کڕینی خۆراک و پۆشاک و ئەم بابەتانی کە ڕاستەوخۆ پەیوەندی بە ژیانی سوتەمەنی و تەواوی بابەتەکانی تری کە پەیوەندی ژیان پێی دەوترێت پێداویستیەکانی ژیانی ڕۆژانە. بەڵام لە پاڵ ئەمە بۆ عێراق گونجاوە سیرکە بۆ عێراق گونجاوە. لە پاڵ ئەمەدا کۆمەڵی خزمەتگوزاری هەیە لە عێراق بە پێی ئەو سیستمە اقتصاد ئابووری کە دانراوە کۆمەڵێک خزمەتگوزاری هەیە لە ئاستێکدا هاوڵاتی وەری ئەگرێ بە بێ بەرامبەر وەکو خۆراکی کە لە بەشە بایعی پێ ئێمە پێڵێن بەشە خۆراکی مانگانەی هاوڵاتیان وەریەگرێ یان خوێندن ئێمە لە کەرتی گشتیە حتا بەزان کۆپەی مانگاکانی شۆ خوێندن بێ بەرامبەرە ئەمانە خۆی یان لە کەرتی تەندروستی لە زۆر بوارە
بێ بەرامبەرە بەڵام لە هەندێک واریترا ئەمڕۆ بەتایبەتی لە هەرێمی کوردستان لە هەندێک جۆر نەخۆشیە حتا لە کەرتی گشتیش ئەبێ نەخۆش پارە بدا بە حکوومەت ئەمانە تۆ بەشێکی باش لە خزمەت گوزاری وەرئەگری یان نرخی ئاو کارەبای حکومی بەڕاستی ناڵێن کەمە بەڵام لە چاو کارەبای مۆلیدە ئەهلیەکانە هەر بەراورد ناکرێت کەمە تۆ لەمانە وەرەگری کەواتە تۆش لە خزمەت گوزاریە گشتیەکانە شتێک بۆ ژیانی تاکەکان ئەگەڕێتەوە بەڵام ئەوەی کە گرنگە لێرە کە چەختی لەسەرەکری ئەو $3 ئەو $3 لێرە ئامارێ بڵاو کراوەتەوە بۆ نمونە پارێزگای موسەنا شاری سەماوەکە بە مرکزی ناوەندی پارێزگاکەیە پێش 2 ساڵ لەمەوە پێش کە هەر ئامارێکی تری لەو جۆرانە بڵاوکرایەوە شاری سەماوە و پارێزگای موسەنا لە 152 لەسەر هێڵی هەژاری و لە ژێر هێڵی هەژاریدان بەڵام بەخوایەک شتم بیر نەچێت ئامارێکی نەتەوەی گرتوەکانم بەرچاو کەوت لە پێرێ ئەمە کە نزیکی 4 ملیار هاوڵاتی ڕێک بەڕێکی 3 ملیار و 800 میلیۆن کەس یان لەسەر هێڵی هەژارین یان لە ژێر هێڵی هەژاریەوە یعنی لە $3 و بۆ خوارەوە تا ئاگاتە $، یعنی ژمارەیەکی گەورەیە لە ژمارەکانی دانیشتوانی گۆیژەوی کە ئێستا بە پێی ئامارەکانی نەتەوەی گرتوەکان نزیکی گۆیزەوی 7 ملیار و نیوە کەواتە نزیک بە 145 دانیشتوانی گۆیزەوی بە جۆرێ لە جۆرەکان ئەناڵێنن بەدەست هەژاریەوە. باشە دکتۆر ویستم ئەوە بپرسم بە بەراورد بۆ ئامارەی کە نەتەوەی گرتوەکان بڵاویان کردوێت و هاوکاتم ئامارانی عێراقیش دەکرێت بڵێ ئەم ئامارانەی عێراق بارودۆخی سیاسی و هەندێک بابەتی دیکەی تێکەڵ نەبووە ئامارێکی دروستە؟ ئەوەی ئەو ئامارێکی عێراق بڵاوی کردوێتەوە هەرچەندە من وەکو کەسێکی ئەکادیمی بەسپۆڕ لە بواری ئابووری بۆ ئەو بابەتە بەڕاستیان نازانم بەڕاستیان نازانم هەم بۆ بارودۆخی هەژاری عێراق زیادی پەیوەندراوە هەم بۆ خوێندنەوەی بارودۆخی هەژاری لە هەرێمی کوردستان زۆر ناواقعیانە خوێندراوەتەوە. باش بۆ نمونە لە سلێمانی لە 100 یعنی لە 100 دانیشتوان لە پارێزگای سلێمانیا هەژارن یعنی لە ژێر هێڵەکەون بەڵام لە هەولێر لە 105.7 شتێکی وایە هەڵام نەکردی بێ دۆک لە 107 بەپێی ئەو ئامارانەی ئیمڕۆکە لە ئەو پێی دەوترێت ڕووپێوی ئابووری مەسحی اقتصادی ئەمڕۆ لە هەرێمی کوردستاندا لە ئاستی 114 بۆ لە 115 هێزی دەستی کارگەری کورد بێکارە دائیمەن یەک هاوتەری بوونێک هەیە لە نێوان ڕێژەی هەژاری و ڕێژەی بێکاری ئێستا من دڵنیام لەوەی هێشتا من وەلو من لەرە لەبەر دەمی کۆمەڵێک کەسا قسە ئەەکەم و لەم کەناڵە بە ڕێزەی ئێوەیە هەر وشەیەکە لێرەن بەرپرسێتی هەڵەگرم تێگەی ناڵێم 100 ڕێژەی هەژاری لە سلێمانی لە 114 یان لە هەلێمی کوردستان لەبەرەوەی ڕێژەی بێکاری بەڵام هاوتەری بن لەگەڵ یەکتریە لەوانەیە لە 100 هەژاری زیاتر بێ لە 100 بێکاری کەمتر بیان بە پێچەوانەوە بەڵام هاوتەری بن نزیکن لە یەکەوە کەواتە ممکن نییە ئەوەی کە بڵاو کراوەتەوە ئەمە لێرە مەبەستی سیاسی لە پشتەوەی لە عێراقا چ خێرە تۆ ئەی حکوومەتی عێراقی لە دوای ئەوەی شەڕی داعشت لە کۆڵ بۆتەوە نرخی کارەساتەکانی نەخۆشی کۆرۆنا لە کۆڵ بۆتەوە نەود لە ئاستێکی باشە ئەفرۆشیت سەر فائزێک تێ سەرڕێژێک تێ لە دراوی بیانی کە گەشتۆتە 150 میلیارد دلار لە بانقی مرکزیان نزیکی 100 تن ئاڵتون و بێجگە لە دراوەکانی تری وڵاتانی تری کە لە بانقی مرکزیا کۆکراوەتەوە باشە تۆ باز لە گەشەیەکی ئابووری باشەکەی بازەواناکەی ئەی چ خێرە بۆچی لە تەواوی ئامارەکانت بە 2021 و بۆ لەگەڵ 2022 تۆ هاتوویتە ئەوەی ئێستاش دیعایەوەکەی کە لە پارێزگای موسەنا لە 162 هاوڵاتیان هەژارن بۆ پار 152 بوو خێرە ئەم لە 100 چۆن هات باشە تۆ لێرەیە بێ خۆی لێپرسینەوە لە بەرپرسەکانی بواری پلاندانان و ئابووری و وەزارەتی مالیە و وەزارەت تەواوی وەزارەتی کشتتوکاڵ و وەزارەتی پیشەسازی و وەزارەتی کارەبا و تەواوی ئەو وەزارەتانەی کە ڕاستەوخۆ پەیوەندیان بە ژیانی ئابووری هاوڵاتیانەوە هەیە لە عێراقا لێپرسینەوەیەکی جدی لێ بکرێت
بەڵێ دکتۆر هەر لەسەر ئەو بابەتە ساڵی پارکە ڕێژەی هەژاری لە عێراقدا با بڵین بە شێوەیەکی گشتی زۆر بوو لە هەمان کاتا داهاتی عێراق زۆر باش بوو کە ئەمە ئەبێت بابڵی پەیوەندیەکە پێچەوانە بێت بەڵام لە عێراقدا لەگەڵەوەی کە داهات زۆر بوو ڕێژەی هەژاری کەم بوو دەکرێت ئەمە ئەڕاستەوانە بێت نابێت کە داهات بەرز بووەوە کە خەرجە گشتیەکان زیادی کرد بە تایبەتی ئێمە وڵاتێکی نەوتین لە بۆ نمونە لە بۆجێ ئەم ساڵدا دەسهاتی نەوت ئیراداتی نەوتی لە زیاتر لە 1985 ڕێژەی لە 1985 بۆ جێی گشتی عێراق لە دەساتە گشتیەکان پێک دێنێت تۆ لە کاتێکدا کە بە پای پیلان نەوتێک تێوەی فرۆشی بەبێ عراقکردنەوە پارەکەیت بۆ دێتەوە لەویایە تۆ خەرجیە گشتیەکان زیاد کردووە خەرجی کاتی بەتایبەتی خەرجی بەکارێنان زیاد کردووە خەرجیەوە بەرهێنان هیچی وا زیادی نەکردووە باشە چ خێرە تۆ لەگەڵ ئەوەشدا خەرجی گشتی یعنی ئەو پارانەیە ڕاستەخۆ بۆ خەڵک خەرجەکرێت لە ڕێگەی موچەوە بێ چ لە ڕێگەی دەرمان و خوێندن و ئەو بایعی باسمان کردو ئەمانە بێ کە ڕاستەوخۆ بۆ پڕکردنەوەی پێداویستەکانی خەڵکە کە تۆ هەوڵ ئەدێ ئاوا پێداویستەکانی خەڵک پڕکەیتەوە ئەی چ خێرە لەم لاوە ئەومەوە هەر هەژارن لێرەیە بە نەزەری من درۆیتیایە بۆ ئەوی وا پیشانی بدا ئەها خەڵکی خواروی عێراق چەند داماون ئەها خەڵکی هەرێمی کوردستان چەند بەختەوە و چاگەژین کەواتە ئێمە بۆ پارە بۆ هەرێمی کوردستان بنێرین لێرەیە کەواتە ئەمانە ئەیانەوێ بەم ژمارە درۆینانە و قەت بەرپرسیشم لە قسەی خۆم ئەو ژمارانە بەڕاست نازانم پێویستە دەستگایەکی بێلایەنی زانستی یعنی زانستی بێت بە ئێستا پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان ڕووپێوێکی ئابوووریانە بکات بۆ حتا بە فۆرمی ڕاپرسێک بکات بۆ زانینی بە دەرەجەی یەک لە گەڕەکە هەژارەکانە بۆی بزانن ئایا کەسێک چەند ئەوانەی ژمارەیان چەندە لە بمبورن $3 هەیە یان کەمترە یا زیاترە ئەوەندە کارێکی قورس نییە خۆ چەندین جار من لێرەوە دەستخۆشی لە بەڕێوەبەرایەتی ئاماری سلێمانی یەکەم پێش ئەوەی ئەم بەڕێزە کە ئێستا بەڕێوەبەرە داوای لێبوورنەکەم ناوی نازم بە پێش ئەوش کاک مەحموود بوو بەڵێ کە زۆر ماندوو بوون لە ئەنجامدانی ڕووپێوی ئابووری و بەردەوامیشن ئیشەڵا من لێرەوە داوایان لێ یەکەم ڕووپێوێ بکەن بۆ بابەتی ئاستی هەژاری و ژمارەی ئەو کەسانەی کە هەژارن و ئەو ژمارەی ئایا ڕێژەکەی ئەگاتە چەند لە ئاستی هەژاری هەم لە هەرێمی کوردستان و هەم لە عێراقیشدا بڵێ دکتۆر دیارە ئەو بەرزی و نزمی بەهای دۆلار لە ماوەی ڕابردوودا و با بڵێ بە شێوەیەکی گشتیش لە ساڵی ڕابردوو کە هەندێک گۆڕانکاری لە بەهای دۆلارە بووەمە کاریگەری لەسەر ڕێژەی هەژاری دروست کردووە دروستی ئەکات بە تایبەتی بۆ ئەو کەسانی کە پێیان دەوترێت داهات دیاریکراوەکان داهات سنووردا زەوی دەخلی المەحدودیان پێوترێ بە عەرەبی ئەوانە موچەخۆرەکان دەگرێتەوە بە تایبەتی ئەوانەی کە موچەکانیان لە خوار 500,000 دینارەوەیە لەگەڵ ئەو کەسانی کە موچەخۆر نین و دەستی ئیشکەری شارەزانین و لە بازاڕەکاندا ڕۆژانە بەوەی کە پێیای ئەەکەن ئەژی من ناڵێم لە عێراقا هەژار نییە من ناڵێم لە خواروی عێراق هەژاری زیاتر نییە لە کورد لە بەڵێ لە خواروی عێراق خوارو ناوەڕاستی عێراق هەژاری زیاترە لە کوردستان ئەمەش حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت یعنی بەکو ئینجازێک وەکو دەستکەوتێکی تایبەتی بۆ خۆی بەکاری بێنێت کە لە ئاستێکدا توانیوێتی لە ڕێگەی خەرجی گشتیەکانی خۆی و خەرجی بەگوەلەوە ئێمە بوجەمان نییە زۆر بەداخەوە بۆ ساڵی نوێم ئەڕوا خاوەنی بوجەنین چۆنمان دەستکەوت وا خەرجیەکەین کەواتە وەکو هەر پیاوێک کە ئیشەکە لە بازار پارەیەکی دەستەکەوی ئەوارە بۆ مناڵەکانی خەرجەکە ئێمە وامان لێ هاتووە لە هەرێمی کوردستان بەڵام ئەو هەنگاوە ئابوووریانەی کە لە هەرێمی کوردستان راوەوەست ئەو سیاسەتە نەوتی کە بەڕاستی پەیڕەوکراوە گۆڕانکاری تیا بکرێەوە بگەڕێنەوە بۆ سیاستێکی نەوتی زانستی بە جۆرێک کە لە خزمەتی خەڵکاوێ نەک لە خزمەتی کۆمپانیا و هەندێک لە کەسانی دیاریکراوە بەدابێکە تا ئەم دقەیە خۆشیان بە تەواوی نازانن چەند پارە دێتەوە و چەند خەرجەکرێ و کێ ئەی باو کێی خوا لێرەیەکەواتە ئەگەر بێت و ئەم سیاسەتانە باش بێ من دڵنیام جارێکی تر ڕێژەی هەژاری و ڕێژەی بێکاریش لە هەرێمی کوردستاندا دێتەوە خوارێ چونکە ڕێو شوێنە ئابوووریەکان
لە ئاستێکدا بە تایبەتی مەسلەی گەندەڵی لە عێراقا لە خواروونەوە ڕاستی عێراق بە جۆرێک بینەقاقای حکوومەتی عێراقی گرتووە کە ئامار دوێنێ شەو لە کەناڵەکانی ڕاگەیان باس کرد کە پەروەردەیە لە ١٨ بەرتیل و بەرتیلکاری زیادی کردووە ئێستا یعنی من بە خۆشحاڵی وڵێ مناڵم لە کوردستانە بەرتیل نییە دەمێن ئینسان واقعی و خەیاڵی نەبێ بەڵام بەراوردەوەی بخوار و ناوەڕاستی عێراق هەر بەراورد ناکرێت زۆرە دکتۆر یەک بابەتی دیکە باسی پرۆژەسەی بودجە بکەین یا خۆڕژنووسی بودجەکە ئێستا لە پەرلەمانە ئەگەر ئەمە با بڵێن جێبەجێ بکرێت ڕێژەی هەژاری دێنێتە خوارەوە لە عێراق و لە هەرێمدا ئەگەر بێت حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی فیدرالی ناوەند ڕێک بکەون بە جۆرە لە جۆرەکان و بە شێوەیەکی ڕێک و پێک ماگانە ئەو بڕەبارەی کە بۆ هەرێم بێت و موچەی خەڵک بە شێوەیەکی ڕێک و پێک بێ و هەندێک لە پرۆژەکانی کە ئێستا ڕاگیراون دەست بکاتەوە بە بەکارکردن و کەواتە ئەو تۆ بەڵێ دەبێتەوە ئەوەی لە ڕێگەی وەبەرهێنان و پرۆژەکانی حکوومەتەوە بێکاری کەمە بێتەوە جارێکی تر لە ڕێگەی پێدانی موچە و یارمەتی دەستەبەری کۆمەڵایەتی و چەندەن کەناڵی تر کە حکوومەت پارەی پێ ئەبەشێتەوە بەسەر کۆمەڵ تەوزیع ئەکات بەشینەوەی من تەوزیعم کردووە بەشینەوە چونکە تەقسیم دابشکردنە شتێکی ترە لە ئابووری ئەمە تەوزیعمانەیە تەقسیممان زۆر کەمە تێگەشتی ئەوانە هەمووی دەبێتە هۆکارێک کە بەڕاستی لە ڕووی ئابووریەوە گەشەی ئابووری لە هەرێمی کوردستان و کەمبوونەوەی هەژاری و کەمبوونەوەی بێکاری لە چاوەڕوانی باری ئابووری هەرێمی کوردستانە ئەبێ ئەگەر ڕێکش نەکەون پێچوانەکەی بەڵێ سپاس بۆ ڕوونکردنەوەکان زۆر سپاس بۆ دکتۆر کامەران ئەحمەد کە بەڕێزیان و مامۆستای زانکۆ ڕوونکردنەوەی لەسەر ئەم بابەتە خستە ڕوو